بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام لە یەکەمین هەڵقەی بەرنامەی دین و دنیا بەیەوەی بەڕێز شادەبین لە مانگی پیرۆزی ڕەمەزان و وەک هەنگاوی یەکەم و سەرەتا بە پێویستمان زانی لە دەرفەتێکی زێڕینە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە کەناڵی هەمووان بەبێ جیاوازی لەم دەرفەتە ئیمانیەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە یەکەم هەڵقەی بەرنامەکەماندا باس لە مانگی پیرۆزی ڕەمەزان و تایبەتمەندیەکانی پەرستش لەم مانگە پیرۆزەدا بکەین بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆمان کردو بۆ ستۆدیۆ بەخێربێن کاک دکتۆر مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان لێ پیرۆز بێ لە جەنابت و لە هەموو بینەرانی بەڕێزیش بە هەمان شێوە زۆر سپاس بەخێر بێن کاک دکتۆر من نەمەوێ لە باسکردن لەو تایبەتمەندی کە مانگی پیرۆزی ڕەمەزان هەیەی بۆ پەرستش داخلی بەرنامەکە ببین بزانین بۆچی ئەم مانگە تایبەتمەندی هەیە جیاواز لە مانگەکانی تر پەرستشێکی گەورە و گران بە بەهایەکی فراوان لەم مانگە پیرۆزەدا کۆبۆتەوە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگار درود و ڕەحمەتی فراوان بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری خۆشەویست و یار و یاوەران و شوێن کەوتوانی مانگی ڕەمەزان بە پێی ڕۆژمێری ساڵی کۆچی بە هەموو ڕۆژەکانی ساڵە ئەگەڕێ ینی بە هەموو وەرزەکانە دەگەڕێ بەڵێ ئەوە ڕاستیەکە بێ لە بەرچاومان بێ کە پەیوەندی هەیە بەوەوە کە خوای پەروەردگار سیستمێکی عیبادی بۆ ئێمە هەڵبژاردووە سیستمێکی پەرستن کە بۆ هەموو کەش و هەوایەک پشێ ئەم مانگە لە عرف و نەریت و فەرهەنگی ئیسلامدا گرنگیەکەی لەوەدایە یەکەم شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن شەهری ڕەمەزان ینی مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە قورئانی تێهاتۆتە خوارەوە قورئان چییە؟ هدى للناس وبينات من الهدى والفرقان کە ئەم مانگە مایەی ڕێنمایی و مایەی بینینی بەڵگەی ئاشکرایە بۆ جیاکردنەوەی حەق و باڵتل ئەم بەڵگانە لە تاریخا دەرکەوتون لە مێژووی ئیسلامە و لە واقعی ژیانی ئێمەشە واقعی ژیانی ئێمە جەنابە دۆکو تاکێک خێزانێک ناوەندێکی کۆمەڵایەتی بێنە بەرچاوی خۆت کە بە پەروەردەی ڕەمەزانی ژیانی خۆی بەسەر ئەبا یعنی هەموو چەند ساڵێک لە وەرزێکەوە بۆ وەرزێ لە مانگێکەوە بۆ مانگێک کەش و هەوای پەرستنی ئەگۆڕێ کەش و هەوای پەرستن بۆ ئەوەیە کە تەمان تۆ لە مانگەکانی تریشا نوێژ و عیبادەتەکەی ڕۆژوی سونەتی شەگری قورئانە خوێندیتەوە بەڵام ئەمە وەکو دەورەیەکە وایە خولێکی پێگەیاندن و ڕاهێنانە بۆ هەموو ئومەتی ئیسلام لە سەرانسەری دنیادا بۆ ئەوەی ساڵانە محاسبەی خۆیان بکەن بە ساڵی ڕابردووی خۆیانە بڕۆنەوە و ساڵی داهاتووی خۆیان بەرنامە و پلانی بۆ دابنێن بۆیە عیبادەتەکان لێرە دابن بە عیبادەتی نەوعی هەم نوێژەکان تایبەتمەندی خۆیان هەیە هەم ڕۆژوگرتنەکە هەم تەدەببور و پێکەوە بوونەکە کاک دکتۆر عەفو هەندێک وای دەبینن کە بەشێک لەمانە و مەدلولاتی لە زمانی عەرەبیە ڕەمەزان ینی با بڵێن تینوێتی هاوین و گەرمە و خۆڕاگرتن لە دوور و درێژی ڕۆژی ماندووکەری ئەوە بۆچی ئەمە جاری وهەیەکەوێتە ناو چلەی زستان ئەمە تەناقوزێک نییە لەو واتایە خۆی لە پێشا کە وشە دائەنرێ بڵێ هەر قەوم و قەبیلە و گروپێک کە دان وشە دائەنێن بە پێی هەلومەرجی جوگرافیایی خۆیان دایانێن یعنی پێشەوەی ئیسلامیش بێت
عەرەب مانگەکانی بەو شێوە ڕیز کردو مانگی ڕەمەزانیان هەبوو بۆ ناوێن ناوە ڕەمەزان دیارە لەبەرە و گەرما و گڕوتینەیە کە بە هاوینە هەبوو و عادەتەن عەرەبستانیش بە هەمان شێوە ئێستش یعنی حتا زستانەکەشی گەرمە بەڵام دیارە لە سەرەتاوە لەو سەروبەندی هاتنە خوارەوەی قورئانە کاتێک کە ڕەمەزان بەکارهێنراوە عورفێکی جێگیر هەبووە لەو سەردەمەیە بەڵام ئەبێ ئاگامان لەوە ببێ خوای پەروەردگار نەهاتووە دەستکاری ناوی مانگەکانی عەرەب بکە هەی نەهاتووە ئەوەی کە پەیوەندی بە عورف و بە نەریتی کۆمەڵایەتیەوە هەیە و هیچ کێشە و گرفتێک دروست ناکا بۆ دینداری دەستکاری بکە ئێمە حتا بۆ کوردستانی خۆشمان ناوی مانگە کوردیەکان کە لە پێشا دانراوە لە سەردەمی کۆماری کوردستانە کە پایتەختەکەی مەهاباد بووە هەلومەرجی جوگرافیایی و کشت و کاڵی ئەو شوێنە ڕەچاو کراوە کە ئەگەر بێنی تەطبیقی کەی بەسەر منتەقەی گەرمیانە ڕەنگە نەگونجێ پاش و پێشەکەوێ پاش و پێشەکەوێ مەسەلەن ینی جۆزەردان لای ئەوان جیاوازە لە جۆزەردانێک کە لای ئێمەیە بەڵام کاتێک کە میلەتێک ڕێ ئەکەوێت لەسەر ناوێک ئەو ناوە ئەڕوا یعنی ئەو ناوە دوایی دووبارە دەستکاری ناکرێتەوە بۆیە مەسەلەی ڕەمەزان لە عورفی کۆمەلگای عەرەبیە مانگی ڕەمەزان هەبووە ئیسلامیش کاتوە ڕوانگەکەی نەگۆڕیوە ئەو دەستکاری و عورفەی نەکردووە بە مسلەمی وەری گرتووە اینجا هاتووە ئەحکامی خۆی لەسەر بینا کردووە ئەینا حەقیقەتەن ئەم مانگە یەکێ لە مانگەکانی مانگی ڕەمەزانە بەعزێک پێوتنێ شەهر الله بەعزێک وای پێ دەڵێن بەعزێک پێڵێن شەهر الرەحمە بەعزێک پێڵێن شەهر المەغفرە بەعزێک پێڵێن شەهر القورئان مانگی قورئانە مانگی ڕۆژووە مانگی قیامە مانگی عیبادەتە مانگی پەرستشە مانگی ساغبوونەوە و یەکلابوونەوەیە مانگی پەروەردە و پێگەیاندنە بۆیە ئەگەر ئەمانە ڕەچاوکەین هیچ کێشەیەکمان نییە لە ڕاستیە کە کاتی خۆی ڕەمەزان لە چیوە هاتبێ لە چیوە نهاتبێ وەکو ئەمڕۆ لە مەقالەیەکە خوێندمەوە کە گوایە کەسێک هاتووە ئیشکال دروستەکە ئەڵێمە عورفێکی عەرەب بووە کە لەو مانگیان ناوناوە هەر بە ڕۆژوو بوونتیایە و قورس بووە و ئیسلام نهاتووە بیگۆڕێ بابگیان ئەمە مەوزوعەکە لە سەروی مێژووەوە حکمی ئیسلامی یاخود بڵێن بڕیارەکانی خوددا لە سەرکردەوەکانی مرۆڤ کە ئەمری کردووە بە نوێژ بە ڕۆژوو بە زەکات و بە حەج ئەمانە لە سەروی کات و شوێنەوەن یعنی لە عالەمی فیزیک باڵاترن هی عالەمی میتافیزیکن بۆیە ئەو قسانە زۆر بەجددی وەرمەگرە بەڕاستی جەنابەت زۆر باش ئێمە پێویستمان بەوە هەیە وەکو ئومەتی ئیسلامی لە ساڵی مانگێک بڕۆینە دەورەیەکی عەمەلی دەورەیەکی نەزەری دەورەیەکی معنەوی ڕۆحانی کە ئەو یان زەمانەی پێشوو کە دەست و پەنجەمان نەرم کردووە لەگەڵ کێشەکانی ژیان و گوزەران لەگەڵ خواردن و خواردنەوە لەگەڵ کاروباری جیاواز ئەمان بەنە دەورەیەکی پەروەردەیی بە هەمومان بەدەستە جەمعیش یعنی بۆ ئێستا بینی خێزانێک بە تەواوی لە کەشوهەوای ڕەمەزانەیە گەڕەکێک لە کەشوهەوای ڕەمەزانەیە شارێک لە کەشوهەوای ڕەمەزانەیە وڵاتێک لە کەشوهەوای ڕەمەزانەیە کە ئەمە فەرهەنگێک دروستەکە فەرهەنگی پێکەوە بوون فەرهەنگی بیرکردنەوە و تەئەمل کە ئێستا ئینسان لە هەموو کاتێک زیاتر پێویستی بەو تەئەمل و ڕامانە هەیە کە فەیلسوفەکان داوایان کردووە یعنی با هەموو تاکێک لە ئێمە لە ساڵێکا مانگێک تەرخان بکەین بۆ تەئەمل کە بە چاوی عەقڵ و ئەندێشە بە ڕۆح و بە ویجدان مامەڵە لەگەڵ عمومی هەستیا بکەین عمومی بوونا بکەین نەک وەکو جاران درێژە بدەین بە ژیانمان یعنی ئەو کەسەی کە ڕەمەزانەگرێ هەستەکە چۆتە ناو دەورەیەکەوە دوای ڕەمەزان حاڵەتێکی تازی بۆ دروست ئەبێ بە ئینسانێکی تازە مەولەوی خۆشمان فەرموویەتی هەر کەسێ تەوەلودی دووبارەی نەبێ حتمما ئەستێرەی بەختی نییە ئەمە چۆن ڕووەدا کاک دکتۆر ینی بە جۆرێکی تر هیچ ئامادەکاریەکی ڕۆحیمان پێویستە هیچ ئامادەکاریەکی ئیمانیمان پێویستە بۆ ئەوی بچینەوە ئەم پرۆسە گرنگەوە کە لە مانگی ڕەمەزانە هەیە یان هەروەکو عیبادەتێکی تر کە کاتی هات ئەنجامی بدەیت خۆی
هەندێک فرموودەی پێغەمبەرمان هەیە صلى الله عليه وسلم کە ئەفەرمێ إذا جاء رمضان فتحت أبواب الجنة للرواية كترا فتحت أبواب السماء لشوين كترا فرمي غلقت أبواب جهنم وسلسلة الشياطين بعضي لريخوش كردن وزمين سازي بوچوننا أو خلا پروردية خواهي پروردگار خوي بومانك يعني بركات يك أما تايبتها بلايني بابلين لايني كدسي أميت يعني زور باش لايني رباني أمينته لايني إنسانيك زور باش لايني إنسانيكش باسك إنت جرينجا لايني ربانيكي أو يا خواهي پروردگار تايبت مندي كراو بمانغا وەکو تۆ ئەگەر بڕۆیتە کەسێک خۆشەویستێکت دۆستێکت داوەتت کە کۆشکێکی زۆر جوانی هەبێ لە شوێنێکی زۆر نمونەییە جەنابەت داوە دەکا بە تایبەت و پێشیش دەڵێ شوێنێکم هەیە لەم ژوورێکم هەیە لەم تەلارەدا لەم کۆشکەدا ئەم ژوورە بۆ عەجایباتی من لەو ژوورەدایە تۆ کە ئەچیتە ناو کۆشک و تەلارەکەیەوە هەموو فکرت لای ئەوەیە چۆن بگەیتە ئەو ژوورە وە کاتێ چوویتە ناو ژوورەکەەوە فعلەن ئەوەندە عەجایباتی تیابێ ئەوەندە شتی ناوازە و سەیر و سەمەری تێدا بێ کە هاتیتە کە چوویتە ناویتت بیر لەولا نەکەیتەوە یاخود کە چوویتە ناوی هەوڵە دەی تۆژەڵی نمونەیە لەما بێ دروستکەم یا بە کەسەکە ئەڵێی ئەوە بۆ هەموو شوێنەکانی تر هەموو ژوورەکانی تر دۆ کۆمە لێ ناکەی ئەگەر هەموو ژوورەکانی وەکو ئەو لێ بکە نرخی ئەو ژوورە نامێنێ زۆر ڕاست وەکو شێخی سعدیە فەرمێ ئەگەر هەمە شەبی قادر بوودی شەبی قادر بی قادر بوودی ئەگەر هەموو شەوێ شەوی قەدر بێ شەوی قەدر بێ قەدرە بێ یان چەند دەرفەت وەرئەگری کە بۆی چێژ لەوە وەربگری یا مەسەلەن بانتەکەن بۆ پێشانگایەکی هونەری بەڵام خاوەن پێشانگاکە ئەڵێ لە ناویانە تابلۆیەکەیە لە هەمووی تایبەتمەندترا دەبی دۆزەرەوە کە ئەی دۆزیتەوە ئەڵێ عادەی ئەسرار و ڕاز و نهێنی و جوانکاریەکانی ئەو تابلۆیە بۆم دەستنیشان کە بەعزێکی خوای پەروەردگار کردوێتی لایەنە ڕەبانیەکەی ئەوەیە کە قورئانی تیان ناردۆتە خوارەوە مەلایکی تیان هێنێتە خوارەوە ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمانەکە کە وەکو خۆی مەهبەتی وەحی بووە قورئان هاتۆتە سەر دڵی ئەو لە مانگی ڕەمەزانە هەموو ساڵێ لەگەڵ جبریلی ئەمینە پێکەوە دەوری قورئانیان کردوتەوە مدارەسەی قورئانیان کردووە کەواتە مانگی ڕەمەزان بۆ ئێمەی ئینسانیش ئەوەیە کە بیکەین بە مەدرسەی قورئانە خوێنینەوە ئاەتێک بزانین ئەسراری ئەو ئاەت زۆر باشە باسی ئەو ئەرکەکانی خۆمانەکەین با لایەنە ئینسانیەکەی باسکەین لە ڕووی ئامادەکاریەوە بەڵێ لایەنە ئینسانەکەی تۆ پێش ئەوەی مانگی ڕەمەزان بێت تۆ هەموو هەفتەیەک بەشداریت کردووە لە نوێژی جومعەیە بەڵێ ئەم نوێژی جومعەیە کۆنگرەیەکی هەفتانەیە کە خەڵکی گەڕەک و شارێک یا خەڵکی گوندێک پێکەوە ئەیبەستن مامۆستایەکی هوشیار دێت هەم باسی کێشە و گرفتەکانت بۆ دەکا کێشە و گرفتە مادیەکان کێشە و گرفتە سیاسیەکان گرفتە ئابوووریەکان گرفتە فکری و کەلتوریەکان ئەمانەت هەموو بۆ باسەکە و یەکێ لە گەورەترین گرفتەکانی ئەمڕۆ گرفتە ڕوحیەکانە گرفتی معنەویە ئینسان بۆ خۆی ئەزانێ بای چەنە هەموو ئینسانێکگەر بڕوات لە بەرابەر ئاوێنەیەکەوە قەرار بگرێت بۆی دەرەکەوێت کە بای چەنە کەم و کورتیەکانی لەکوێدایە لەکوێ نەقسی هەیە لەکوێ باشە ئێمە هەموو هەفتەیە کۆنگرەیەکی وامان هەبووە و هەموو ڕۆژێکیش لە جەماعەتا بەشدارە بین و وەکو ئینسانێکی مەسئول چونکە مسلمان خۆی بە بەرپرس ئەزانێ مەسئولە لە خۆی لە دەوروبەری لە کۆمەلگاکەی مەسئولە لەوەی ئەمر بە معروف و نەهی لە مونکەر بکە و پێشەوەی ئەمر بە خەڵک بکە کە چاکە بکەن ئەبێ ئەمر بە خۆی بکە پێشەوەی ڕێگری لە خەڵک بکە لەوەی خراپە بکەن ئەبێ ڕێگری لە خۆی بکە باشە هەموو ئینسانێکی موسڵمان بەرپرسە بۆیە شەوانە ڕۆژ محاسبەی خۆیەکە کەواتە ئێمە ئەبێ دەفتەرێکمان هەبێ دەفتەرێکی بیرەوەری و بیرخستنەوە بۆ خۆمان ڕۆژانەی خۆمانی تیا بنووسین لە چیا نەقسمان هەیە لە چیا پێویستمان بە پڕکردنەوەیە
و چیمان لە بەردەسایە کە گەشتی نەمانگی ڕەمەزان ئێمە حساباتی خۆمانمان کردووە وەکو چۆن دەوڵەت و موەسسەسەیەکی پەرلەمانی یا موەسسەسەیەکی حکومی لە دەستگایەکی دەوڵەتە دێت حساباتی ختامی ئامادە ئەکا و ئەبێ بینێرێ بۆ پەرلەمان مسادەقەی لەسەر بکە ئەو کاتە ئەو دەوڵەتە ئەزانێ خۆی بایی چەنە چەنی بەدەستێنا و چەنی سرف کردووە و چەنێ قەرزار بووە و چەنێ وەفری هەیە ئینسانیش پێشەوەی بگاتە ڕەمەزانە بێ و حساباتی لەگەڵ خۆی کردبێ ئەگەر نەیکردبێ دیسان هەر فرسەتە نیوەی یەکەمی ڕەمەزانەکەی بە دەرگا بە فرسەتێک بۆ محاسبەی خۆت نیوەی دووەمی ئەەکەی بە فرسەتێک بۆ پڕکردنەوەی خۆت بۆ چارەسەری خۆت بۆیە تەماشا دەکەی ئێمە تا 15 ڕەمەزان مەرحەبای ڕەمەزانەکەی لە 15 بە دواوە خواحافیزی لێ یەکەین لە دەشەوی ئەخیرە ئیحیایەکەینەوە لەیلەة القەدری تایە لەیلەة القەدری خەیڕ من 1000 شهر کەواتە ئەم مانگی ڕەمەزانە فرسەتێکە لە ڕووی کاتەوە فرسەتێکە لە ڕووی ڕوحەوە فرسەتێکە لە ڕووی کەینونە و پێکەوە بوونەوە لەگەڵ هاوبیر و هاوفکرەکانت مەجالیسێ دروستکەی مەجالیسێک کە مەجالیسی ذیکر بێ بیرکردنەوەی خوددا خوێندنەوەی ئاياتی خوددا تێگەیشتن لە ئاياتی خوددا تەمەن تێگەیشتن لە ئاياتی خوددا هەر بریتی نییە لە تێگەیشتن لە قورئان ئەو ئینسانە بۆ خۆی کتێبێکە لە کتێبەکانی خوددا کە لە بەرچاوتایە بەڵام چونکە هەمیشە لە بەرچاوتایە عادی بۆتەوە لەلات لێی تێنافکری هێنا هەر ئینسانێ بۆ خۆی کتێبێکە هەر پێغەمبەرێک بۆ خۆی کتێبێکە هەر کۆمەڵگایەک بۆ خۆی کتێبێکە هەر نیشانەیە لە نیشانەکانی گەردوون بە ئاسمانەکانەوە بە ئەستێرەکانەوە بە کێ و ماهی دەشتەکانەوە بە شوێنە جوانەکانەوە ئەمانە هەموو کتێبن ئەبێ بە عەقڵ و بینایی و بە ئەندیشەیەکی ورد لێی ورد ببیتەوە دەرسی پێویستی لێ وەربگری بە ئەندازی خۆ کاک دکتۆر لە فۆرمە دیار و سەقەکەی ڕەمەزانە کە لە کۆمەڵگەی ئێمە و بە تایبەت و مسڵمانان بەگشتی باو دیارەوەیە کە لە یەکەم ڕۆژە ڕەمەزانەوە دەست پێەکەین لە بەیانیەوە خۆمانەگرینەوە لە خواردن و خواردنەوە تا ئێوارە ئەمە مانای ڕۆژ و گرتنە یان چیتر ئەوە پێویستە بەڵام کافی نییە پێویستە بەڵام بەس نییە وەکو چۆن مەسەلەن یەکێک ئەگەر بێوێ ببێ بە قازی ئەڵێن پێویستە کولەی قانون تەواوکەی بەڵام بە تەنها تەواوکردنی کولەی قانون نابێ بە قازی ئەبێ بچێ مەعادی قەزاییش بخوێنێ ئەبێ بچێ دەورەی قەزاییش ببینێ اینجا تربیەت بکرێ بە پۆستەکانی قەزاوەتە سەرکەوێ یەک بە یەک هەنگاوی یەکەم بۆ مانگی ڕەمەزان دەمگرتنەوەیە لە ئاو و لە خۆراک و لە ئارەزوو ئەو هەنگاوی یەکەمە بەڵام ئەگەر ئەمە نەبێ بە سەبەبیەوەی ئینسان لە خوا نزیک بێتەوە وای لێ نەبێ بە ئینسانێکی بە مەعنا کەلیمە ئینسان خوا هیچ پێویستی بەوە نییە کابرا دەمی خۆی بگرێتەوە زۆر باشە ڕوونتر پێمان بڵێ چی پێویستە بکەین یەکەم ئەبێ گۆڕانکاری لە ئەخلاقمانە بکەین ڕەفتارەکانمان بکەین بە ڕەفتارێکی نمونەیی عەزیەتی کەس نەدەین بە زمان عەزیەتی کەس نەدەین بە هەڵوێست عەزیەتی کەس نەدەین بە ئەوەی کە مافی هەیە بە سەرمانەوەی مافەکانی جێبەجێکەین ئەوەی خوای پەروەردگار واجبی لەسەردا ناوین هەندێ واجبات هەیە واجبی عیباداتە بەڵام هەندێ واجبات هەیە بەردەوامە سە بۆ نمونە جەنابت مکەلەفی بەوەی لە شەو ڕۆژەکە 5 فەرز نوێژ بکەی کاتی بۆ دیاری کراوە کە پێنجەکەت کرد داوای شەشەم لێ ناکرێ بەڵام 24 ساعتە داوت لێ کراوە لە خزمەتی باوکو دایکتابی ئەگەر 23 ساعت لە خزمەتی باوکو دایکتابی ساعتێ لە خزمەتیانەبی فەرمانەکە و جێبەجێ نەکردەوە 24 ساعت تۆ مکەلەفی بەوەی لەگەڵ دراوسێ باشبی ئەگەر 23 ساعت باشبی بەڵام یەک لەحزە خراپبی فەرمانەکە و جێبەجێ نەکردەوە یعنی قیەم و بەهاکان ئەبێ ببن بە مؤسسە و دەستگا ئەبێ ببن بە سیفەت و خەسڵەت لە ئینسانە
کە زەرەرت بۆ کەس نەبێ، بەعکسەوە قازانجت بۆ هەموو کەسێک هەبێ. ئەوەی خوا پێی یاوی لە زانست بیبەخشی، لە عەقڵ بیبەخشی، لە سەروەت بیبەخشی، لە دانایی بیبەخشی، لە ڕاوێژی باش بیبەخشی. ئەمجا هەندێک خەسڵەتی ناشرین هەیە کە ئێستا لە کۆمەڵگەی ئێمەیە هەیە و ئەبێ ئەتراف بکەین بەبوونی کاتێک کە سەیری پەیجەکان و سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی خەڵکی ئەمە زۆر بە ئاسانی توانج و تەشەر لە یەکتریە دەدەن. توانج و تەشەرە درێ لە تاک، لە گروپ، لە جەماعەت، لە قەومیات. یعنی من وەکو کوردێک بۆم هەیە شانازی بکەم بە قەومیەتی خۆمەوە، بەڵام بۆم نییە تەشەر بدەم لە فارس، لە تورک، لە عەرەب، لە ئینگلیز، لە بەربەر، لە هیندی، لە پاکستانی. گاڵتە پێکردن لە سیفەتی ئینسانی مسلمان نییە. گاڵتە بە کافریش نابێ بکەی، گاڵتە بە هیچ کەسێک نابێ بکەی. ئەمە زۆر گرنگە کە ئێمە بین بزانین ئێمە ئەو قیەمانەی کە فعلەن ئەو بەهایانەی کە لە قورئانی پیرۆزە، لە سونەتی بەپێز و بەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە توراس و کەلتور و کەلەپوری ئێمەدا هەیە، ئایا ئەو بەها و بایەخانەمان پاراستووە؟ چەنێ لە ئێمە ڕەنگی داوەتەوە؟ ئەوە یەکێکە لەو بوارانەی کە لە مانگی ڕەمەزانە، بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئینسان سافە بێتەوە. سافە بێتەوە چونکە قەناعەتێکی بۆ دروست بووە. ئەو کەسێک کە خوای پەروەردگار موفەقی کە لە مانگی ڕەمەزانە بە جوانی ڕۆژوو بگرێ، بە جوانی عیبادەت بکە، لە مانگی ڕەمەزان دەرەچێ بەبێ ئەوەی تاوانی لەسەر مابێ، مەگەر مافی خەڵک. ئێنام بینی خۆی و خوا ئەگەر گوناهێکی کردبێ خوای پەروەردگار لێی خۆشە بێ. زۆر باش کاک دکتۆر، کێنەوەی لە ڕۆژوگرتنە تەنها برسێتی و تینوێتیان بۆ ئەمێنێتەوە؟ ئەو کەسانن کە ئەو گۆڕانکاریانەی کە عەرزم کردی لە خۆیانە بەدی ناهێنن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک لە مانگی ڕەمەزانە شەڕی پێ فرۆشتی، تۆ بە قسە جواب بەرەوە، جنێوی پێدای شەڕی پێ فرۆشتی، تۆ پێ بڵێ من بە ڕۆژوم، تاو بە ڕۆژم یعنی قسەش ناکەم، گلەییش ناکەم، شکاتیش ناکەم لە تۆ. چونکە یەکێ لە معناکانی سەوم بێدەنگیە. من بێدەنگم. ئەمە جۆرێک لە هەڵبژاردننی زیلەت نییە، با بڵێ زەلیلی نییە. بۆ نمونە ئەگەر کەسێک وابیر بکاتەوە، ئەمە پێوتێ نوبل، پێوتێ شکۆی ڕۆح، پێوتێت تەسامی و بەرزبوونەوە. چۆ تەرەفی بەرامبەری شت ئینسانە، بەو هەڵوێستەی تۆ بە خۆی ئاچێتەوە. ئەگەر بە خۆیان نەچووەوە تۆ لای خوا سەرکەوتووی، با لە بەرچاوی بەندەکانە بە زەلیلت بزانن. جا گەورەترین دەرسی ئەخلاق لە ڕەمەزان هەیە. بۆچی؟ چونکە فێری بەخشندەییمانەکە، فێری ئەوەمانەکە کە کاتی خۆمان بە نرخ بزانین، بیبەخشین لە پێناوی خوا. فێری سەبرمانەکە، فێری ئیرادەمانەکە، فێری ئیدارەمانەکە. ئێمە بەشێ لە کێشەکانمان نەگەڕێتەوە بۆ ئەوەی سەبرمان نییە، زۆر بە ئاسانی ئینفعالەمان گرێ. تەنانەت کە ئەچینە پۆستێکی بەرزی سیاسیش، ئینفعال هەڵچوون یەکێکە لە سیفەتەکانمان. فێری ئەوەمانەکە کاتی خۆمان جوان بەڕێوە بەرین. یعنی وەکو کێوایە کە گەر کەسێک ملیۆنەها و ملیارەها دۆلاری هەبێ، بەڵام بەڕێوەبەرێکی باش نەبێ بۆ سەرەت و سامانەکەی، دوای ماوەیەک ئەچێکی هەیە لە دەستی ئەڕوە. ئێمە ئەو عمرەی کە هەمانە لە ملیۆنەها دۆلار بە نرخترە، بەڵام جوان بەڕێوەی نابین. کاتەکانمان بزانین چۆن سەرفەکەین. یعنی بۆ ئەوێ ئەتوانین لە مانگی ڕەمەزانە ئەوانەی کە نووسەرن جوانترین نووسین بەرهەم بێنن. ئەوانەی کە هونەرمەندن جوانترین تابلۆی هونەری و بەرهەمی هونەری پێشکەش بکەن. ئەوانەمان کە بەهرەیەکمان هەیە لە بوارێکە ئەتوانین لە مانگی، چونکە زۆر کاتمان بۆ گەڕێتەوە. لە غەیری ڕەمەزانەیە بەشێکی زۆری کاتمان بۆ بەدەستێنانی خۆراک و ئاو و مەسائلی ترە،
بەڵام لە مانگی ڕەمەزانە کاتێکی زۆرمان بۆ گەڕێتەوە شایستە نییە بۆ ئێمە هەمووی لە خەوا بەسەربەری یانێ ببێ بە مانگی چالاکی بەڕاستی مانگی جنب و جۆش و خۆش و عاتای زیاتر کۆڕ و کۆبنەوەکانمان زیاتر کەین لە مانگی ڕەمەزانە مەرج نییە کە ئێمە نەتوانین خۆراکێ بخۆین کۆڕ و کۆبنەوەکانمان لە ڕەمەزانە نەبێ هەڵە تااقەتم نییە فێر نەبووی ئینسان زۆر لەوە بەتواناترە کە ئینسان خۆی ڕاهێنا بەعکسەوە زانا گەورەکانی ئێمە وتویانە ئینسان بەم شتانە پایەکە پایە پیاکە ئیرادەی باڵاکە بە برسێتی بە بێدەنگی بە نەخەوتن ئەمجا بە خۆشگوزەرانی ئێمە ناگەین بەری شوێنێ بەتایبەتی ئێمە میلەتێکین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە لە دواوین پێویستمان لە هەموو میلەتێ زیاتر پێویستمان بە ئیرادەیە پێویستمان بە ئیداری کاتێ پێویستمان بەوەیە هەوڵ بدەین یعنی ئەو خەوتنەی کە هەندێک لە مسلمانان جۆرێک لە خۆیان پێوە گرتووە زیانی زۆری لێداون بە ڕۆژە مەسەلەن لە دوانی وەڕوانە بە تایبەت خۆی خەو هینی هەیە مەجالێکی تایە ینی تۆ مانع نییە لە ڕۆژی ڕەمەزانە نیو سەعات 45 دقە بخەوی بەڵام هەمووی لە خەوا سەرفکەی ئەمە خلافی فەلسەفە و مەقاصدی شریعەتی ئیسلام زۆر باشەکە دکتۆرە ئەمە ئەگەر چەخێتکردنەوە بەیان قسە و باس بوو بێت تەرکیزمان لەسەر ڕۆژەکە بۆ لە بەرەبەیانەوە تا ئێوارە لە ئێواری دوای بەربانکردنەوە ئێمە چیمان لەسرە تا دیسان پارشە و سەحر و دەستکردنەوە بە ڕۆژ و گرتن ئەوەی کە پێی دەوترێت شەوانی ڕەمەزان ئەوانیش دیسان بەشێکن لەو گەوهرە گران بەهانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەیە چی تایە فعلا لەیلی ڕەمەزان شەوی ڕەمەزان وەکو ڕۆژەکەی وایە دەرفەتێکی زیاترە بۆ قیام بۆ ڕازونیاز لەگەڵ خوددا بۆ خوێندنی قورئان بۆ تەئەمول لە قورئان بۆ ڕێخستنی مەجلیسی ذیکر و فکر بۆ سەردانی خزم و کەسوکار و باسکردن لە مەعاسیر و لە سەروەریەکانی موسڵمانان لە مانگی ڕەمەزانە ئەوە دەرسێکی زۆر گەورەیە ئەنجا من بەواجبی دەزانم کە ئێمە وەکو موسڵمان لەبارەی ئادابی خواردن و ئەمانەوە کە دوای بەربانگ دێتە پێشەوە زۆر بەگوێی دکتۆر و پزیشکەکان بکەین یعنی فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون ئێمە ئەبێ بزانین ئەگەر پڕخۆری و زۆرخۆری بکەین لە شەوی ڕەمەزانە وەکو وایە ڕۆژەکەی هەر بە ڕۆژوو نەبوو بین بۆچی چونکە تۆ پشوویە گەدەی بە لاشەی خۆت بە جەستەی خۆت بە ئۆرگانەکانی لەشت ناگونجێ دوای بەربانگ ئەوەندەی تر ماندویان بکەیت ئەوێ زۆر بەهێدی بەو ئوسلوبەی کە پزیشکەکان باسیەکەن وە با بزانم درێغیان نەکرۆ لەو بارەوە ئێمە پێویستمان بەوە هەیەیانی من بە واجبێکی شەرعی ئەزانم لەسەر هەموو موسڵمانێک کە ڕاوێش بک بە پزیشکی شارەزا ئەوانەی کە بە تایبەتی مختەسن لە بواری خۆراکە بۆ ئەوەی زیاڕەوی نەکەن لە خواردنە کە ئەشخۆن چ جۆرە خواردنێ بخۆن و ڕاددە و ئەندازەکەشی بزانن دوای ئەوە مەسەلەی ئەبێ بە غەنیمەتی بزانیت شەوی ڕەمەزان شەوی بەرەکاتە شەوی نەفەحات و لوتفی خوایە بە تایبەتی تێگەیشتنی زیاتر لە دین فەلسەفەی دین چ ضرورەتێکە بۆ ژیانی ئینسان و ئەسراری ئەم شەریعەتە ڕازەکانی ئەم شەریعەتە کە هەر ڕۆژەی بۆ ئینسانی زانا و عاقڵ ڕازێ لە ڕازەکان نهێنیە لە نهێنەکانی ئەم شەریعەتە بەرزە دەرەکەوێت ئەم دینە زۆر گەورەیە بەڵام ڕێگەکو چی وایە وەکو کەسێک وایە مناڵێک ئێستا مناڵێک کە 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ بێ ئەگەر $100 بیتێ لەگەڵ مەساسەیەکە مەساسەکە وەرەگرێ وایە چونکە مستەوای عەقڵی ئەو لەوایە هێشتا بەداخەوە ئێمە مستەوای عەقڵمان نەگەشتووەتە ئەو ئاستەی کە شەریعەتی ئیسلام قورئانی پیرۆز سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم
طرحی یەکا بۆ ئێمە لەسەر ئەساسی قورئان و سونەت ئەتوانین گەورەترین طرحی فکریمان هەبێ بۆ هەموو مرۆڤایەتی، بۆ وڵاتەکەی خۆمان، بۆ موەسسەساتی خۆمان، بۆ گەنجەکانمان، بۆ ژنان، بۆ لاوان، بۆ پیران، بۆ هەموو چین و توێژەکان، بۆ قەومیاتی دەوروبەر، بۆ ئینسانێک کە هێشتا شەریعەتی خوای پێ نەگەیوە. ئێمە ئەرکێکی زۆر گەورەمان لەسەر شانە، ئەمانەتێکی گەورە. قورئان ناوی ناو ئەمانەت، إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان. بەڕاستی ئینسان ئەمانەتێکی زۆر گەورەی لەسەرە، بە تایبەتی ئینسانی مسلمان. بۆچی؟ چونکە مسلمان پێشەوەی محاسبەی خەڵکا بێ محاسبەی خۆی بکە، چونکە بە هیدایەتدانی کەسێک، بە ڕێنمونیکردنی کەسێک بۆ حەق، هەم ئەو قازانجەکە هەم تۆش بلەت پێی بەرزە بێت. بڵێ هەر لە شەوانی ڕەمەزانایە کە خۆی گەورە فەرمێ لەیلەة القەدری خەیڕ من ئەلفی شەهر، سێرەکەی شەوێک لە ڕەمەزاندا وجودی هەیە کە بەرامبەرە بە 30,000 شەوی ئاسایی با بڵێن مانگەکانی تر. ئەمە چۆن دەرفەتێکە بۆ ئینسان کە بتوانێت سوودی لێ وەرگرێ کاک دکتۆر؟ ئەمە ئەگەر بە ئینسانێک، ئەگەر ئینسان تیجارەتیش بکە بە عەقڵێکی تیجاری شۆ مامەڵەی لەگەڵ بکەی، ئەبێ نێڕی لە دەستت بچێت. بڵێ یعنی کەسێکی بازرگان ئەگەر پێی بڵێ کاکە گەر تۆ وەرە معاملەیەکەیە، وەکو وەرە پرۆژەیەکەیە، ئەگەر دۆلارێکی تیا سەرفکەی $1000 وەرەگریتەوە، ئەو تاجرە ئەیەڵێ کەسێکی تر بچێت نابێگومان، یاخود پێش هەموو کەسەکەوێ و ئەچێ ئەو پرۆژەیە گرێتە دەست. ئێمە شەوانی قەدرمان هەیە، هەر شەوێکی قەدر ئەگەر بەنسیبت ببێ بە ئیخلاسەوە، خۆی ئەوەی کە نەتیجەی گەورەی ڕەمەزانە بریتە لە دروستبوونی خەسڵەتێ لە ئینسانە، یا هێزێک، کەیفیەتێک، مەلەکەیەک لە ئینسانە کە پێوتری ئیخلاس، پاکبوونەوە بۆ خوددا. کە تۆ پاک بوویتەوە بۆ خوددا، ئەبی بە ئینسانێکی خودایی، یعنی ئینسانێکی تەنها خۆت بە موڵکی خوا ئازانی، خۆت بە مەموری خوا ئازانی، خۆت بە قەرزاری خوا ئازانی، کەواتە ملکەج ناکەی بۆ کەس، ئیرادەت ناخەیتە ژێر ڕکێفی ئیرادەی هیچ کەسێکی ترەوە. ئینسانێکی سەربەرزە بیت، نە شەیطان زەفرت پێدەبا، نە نەفسی خۆت زەفرت پێدەبا، نە خەڵکی تر، خۆت خاوەنی کەسایەتی خۆتە بیت، وەکو کەسە گەورەکان. یعنی خۆ نمونەی زۆر گەورەمان هەیە لە تاریخی ئیسلامیە. ترەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئوسوەی هەمومانە، قودوە و سەرمەشقی هەمومانە. دوای ئەو خەلیفەکانی، ئینجا سەحابەکانی، بەڵێ عولەمای ئومەت، تابعین، ئەمجا هەر کەسایەتیەکان ئێمە لە تاریخی کوردەواری خۆیشمانە مەجموعەیە ڕەمز و شخصیەتمان هەیە کە ئەگەر سەیریان بکەین لەکوێوە ئەم قودرەتە، ئەم گەورەیان بۆ دروست بوو. ڕێگۆک و چی مەسەلەن لە ناو تەیرەکانە هەموو تەیرێک پەلاماری نێچیری خۆیەدا، بەس هەڵۆ دەم بۆ هەموو شتێ نابە، بۆیە لە بەرزایەکان ئاژی. ئینسان بەوە دروستە بێ، ینی هەدەفی گەورەی مانگی ڕەمەزان ئەوەی ئینسانێک دروست بێ نمونە پوختە، ئینسانێک بێ هیچ شتێک تەسیری تێ نەکات، برچێتی تەسیری تێ نەکات، تینوێتی تەسیری تێ نەکات، فەقیری ئەوەی کە تەنازول بە ئینسانەکە لەم سەردەمەیە فەقیری و نەبوونیە، تەنازولی پێکە بێمەبدە بێ. ئەمڕۆ لەم لایە سبەیەچێتە ئەولە، بۆیە ئەو ئینسانانە هەمیشە لە دۆڵان، ئەو جۆرە ئینسانانە لە دۆڵان بەرز نابنەوە. بەم ڕەمەزانە و بەم پەیامی کە ڕەمەزان هەیەی ئیسلام هەیەوێ ئەم ئینسانە بێ لە لوتکەیا بێ، بەرز بێ، گەورە بێ، ڕۆحیەتێکی گەورەیە، دڵێکی گەورەی هەبێ، دەستێکی بەخشندەی هەبێ، چاوێکی تێری هەبێ، زمانێکی ذاکیری هەبێ، دڵێکی شاکیری هەبێ. ئەمانە کەم نین. کاک دکتۆر بەستەرنجدانێک لە کۆمەڵگەی ئێمە لەم کۆمەڵگەی کوردەواری ئاژی ئەم بەها گرایان بەهانی کە جەنابتان باسی یەکەن و
لە فەرموودە و ئاەتە پیرۆزەکانە هاتوون وە لە دینی ئیسلامە وجودیان هەیە بۆ ڕەمەزان وە گەورەی مانگی پیرۆزی ڕەمەزان وای کردووە کاوانەی ئیلتیزامی تەواویشیان نییە بە ئاینەوە لە مانگی ڕەمەزانە جۆرێک لە نزیک بوونەوە لە ئیلتیزاماتە ئاینەکان ڕوویان تێبکە و ڕێز و حرمەت بە جۆرێک لە جۆرەکان پیشاندە تەنانەت دێنە ناو پرۆسەکەەوە بە ڕۆژووە بن ئەتوانین بڵێ ئەمانە بەشدارە بن لەو با بڵێ هارمۆنیەتێک گەوری کە مانگی پیرۆزی ڕەمەزان هەیەیەوە بەشدارە بن لەو خێر و خێرات و سەدەقەی کە بەمەرجە دوای ڕەمەزان گوناایی گەورە نەکەن چونکە گوناایی گەورە بەڵایەکی گەورەیە بەسەر ئینسان خوای پەروەردگار خۆیە فەرمی ئین تەجتەنیبوا کەبائیڕ ما تونهەون عنه نکەفر عنکم سەیئاتیکم یعنی ئەو گوناهانەی کە گەورەن و دیاری کراون و خەڵکی دەزانێ و من پێویست ناکە ناویان ببەم ئینسان خۆی بپارێزە لەوانە هەر بە بەشداریکردنی لە مانگی ڕەمەزانە و خۆپاراستنی لەو گوناهانە بۆی هەیە گوناه بچووکەکانی بۆی ببن بە چاکە خوا تەکفیریانەکە یعنی ئەیان شائش ئەیان پۆشێ بۆ ئیشیان کا بە چاکە بۆیە ئەبێ ئێمە زۆر تەشجیعی ئەو جۆرە کەسانە بکەین ئەگەر کەسێک مامۆسا بێ مامۆسایەکی چاک بێ هیچ تەسیری هەیە بۆ هەموو ئەو تەلەبانەی کە 9 مانگ دەرسیان پێڵێ بەڵام ئەگەر تەلەبەیەکی میوانیش بێ جاروبار بەشداری بکات لە دەرسەکەیە سوودی وای لێ بینێ هەوڵەدا بێتەوە جارێکی تر خەلەل لە نێردەرەکان مایە نایە لە بانگەوازکار جاری وایە هەڵەیەکی واکا لە قسەکردنە لە هەڵبژاردننی بابەتە لە تیشک خستنە سەر مەوزوعێکی سانەوی کە لێی ئەبێ بەسەرەکی کەواتە وەستایەتیەکێوێ بەڕاستی یعنی ئەمە ئەو ئومەتەمان کە هەیە ئومەتێکە پڕ لە خێرە كنتم خير أمة أخرجت للناس ئێمە ئومەتێکی نوکو موسڵمانان تەنانەت ئەوەشمان کە جاروبار لاعدا بەشی ئەوە خێری تایە کە بێتەوە ڕێگا کە بێتەوە سەر نەهج و ڕێبازەکە بۆچی چونکە قورئانەکە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و تەئسیراتی دعوەتەکە ئەوە زۆرە و تەئسیراتی موسڵمانان یعنی من ئەو نمونەی شێخی سعدی هەمێشە ئەهێنمەوە کە لە گولستانە ئەفەرمێ ئەڵێ جارێکیان چوون بۆ حەمام گڵێکی بۆن خۆش هاتە بەردەستم کە بۆنم کرد زۆر بۆنی خۆش بوو بە لێم پرسی کە تۆ میسکی یا عەبیری ئەوە بۆنت خۆشە وتی بە زمانی حاڵ جوابی یامەوە کە من هەر خاکێکی تەبیعیم بەڵام ماوەی لەگەڵ گوڵا دانیشتوو بۆنی گوڵەکە تەئسیری لە من کردووە ئەگینا من هەرە گوڵم کە جاران هەبوو یعنی من ئەوە یاڵمەوە ئەگەر ئێمە فعلا ئینسانی موسڵمان و متەدەین نمونەیەکی ساڵح بێ نمونەیەکی چاک بێ نمونەیەکی باش بێ و قسەکانی گزارشت لە واقع و لە معاناتی خەڵکی معاصری خۆی بکە فعلا نەتیجەیەکی وای ئەبێ کە نەتیجەیەکی قیاسی یعنی فەرموو ئەو دوژمنایەتی لەگەڵ ئەم ئومەتە ئاکرێ بە هەموو میلەتانیەوە بە هەموو وڵاتانیەوە بە هەموو کەسایەتیەکانیەوە دژایەتی چ دینێک کراوە بەو شێوە بەڵام دینە هەر بەردەوامە یعنی تەنانەت دێن لە ناو خۆتە خەڵکی نەزان و نەشارەزا و خەڵکی ناشی کە دەستکاری مەفاهیمی ئەساسی دینەکەن زۆر و زەبەن بەم شێوە هەیە بەڵام دینە بەردەوامە چونکە ڕێگاکەی واضحە و حەق و ناحەق زۆر واضحە لە یەک زۆر بە ئاسانی جیاکرێتەوە جا بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە جوان ئیستیسماری بکەین جوان بەهرە بەرداری بکەین سوود وەربگرین لە جەوی ڕەمەزان لە وەرزی ڕەمەزان لەو ئایەت و نیشانە گەلانەی کە لە ڕەمەزانە هەیە فعلا نەتوانین دوای ڕەمەزان هەست بە گۆڕانکاریەکە بکەین زۆر باش ئەو کاتی کە ماومانەتەوە کاک دکتۆر لە بەرامبەر ئەم ئەرکەیە بەشدار بوون لەم پرۆسە گرنگەیە و چوونە نێو مانگی ڕەمەزان بە وردەکاریەکانەوە ئەبێ پاداشتێک هەبێ بۆ بەندەکان ئەم پاداشتە بۆ بەندەکان تایبەتمەندی چییە چی جیاوازە لە پەرستشەکانی تر
پێوەری ئەم پاداشتە چییە بەوەی کە ئێمە ئیزانین هەیە پێوەری یانیەتی؟ فرموودەیەکی قودسی هەیە لەو بارەوە بۆ وەڵامی ئەمەی جەنابەت کە خوای پەروەردگارە فەرمێ هەموو عەمەلێکی بنیادەم بۆ خۆیەتی، یعنی خۆی توانێت تەقدیری پاداشتەکەی بکا بێجگە لە ڕۆژوو. بەڵێ چونکە تەنها خوا ئەزانێت کێ بە ڕۆژووە بە شێوەیەکی ڕاستەقینە و کێ بە ڕۆژوو نییە، کەواتە پاداشتەکەی تەنیا خۆی تەقدیریەکە، خۆی ئەندازەگیریەکە. ئەمە یەکێک. دووهەم ئینسانی بە ڕۆژوو دوو خۆشیە بینێ، ئێواران کە بەربانگە کاتەوە ئەوە خۆشیەکە، خۆشیێکی تری شێوەیە کاتێک کە پاداشتەکەی وەرەگرێ لە ڕۆژی پەسڵانە، لە ڕۆژی حیساب و کتابە. بۆیە دیاریکردنی میقدارێ بۆ ڕۆژوو تۆ بەرەکەتەکەی لەم دنیای ئەبینیت، دوای ڕەمەزانەی بینیت، ڕۆژانە ئەیبینیت بەو شێوەیە کە عولەما باسیەکەن، بۆ شێوە بە ڕۆژووبی، نەک هەڵپە هەڵ بکەی لە خواردنە، نەک زیادە ڕەوی بکەی لە جارانە، بە شەرتی عیبادەتت هەبێ، ڕۆژووت هەبێ، خوێندنی قورئانت هەبێ، واز لە سیفەتی خراپ بێنی، محاسبەی خۆت بکەی، تەوبە بکەی، نەقدی خۆت بکەی. نەقدی خەڵک ئاسانە، نەقدی خۆت ڕخنە لە خۆگرتن، دەستنیشانکردنی هەڵە و کەم و کورتیەکانی خۆت ئەوە زۆر گرنگە. هەر خۆت بەیانی کە هەڵەسیت هەستەکەی بەرەکەتی ڕۆژت بەسەرەوەی. خێر و خۆشی ڕۆژوو لە ئینساندا نابڕێ تا ساڵێکی تر، بە شەرتی ئەو پلانە و ئەو ڕێخۆشکردنەی کە باسمان کرد. لەلایەکەوە خوای پەروەردگار هەموو شتێکی بۆ فەراهەم کردووی بۆی تۆ، بۆی من، بۆی فڵان ڕۆژوێکی جوان و خواپەسەند جێبەجێ بکەین. لەلایەکی تریشەوە ئەو جەوە کە دروزە بێ لە وڵاتانە، کاکە لە وڵاتێکی وەکو تورکیا نمونەت بۆ بێنمەوە، خەڵکی تیا ڕەنگە باوەڕی هەر نەبێ، لە ڕەمەزان ئاگۆڕێ. ڕاست نیسبەتێکی زۆر لە خەڵکی تورکیا تەنها بە ڕەمەزانە عیبادەت دەکەن، سیمای وڵاتەکە ئەگۆڕن. لە ڕووی ئابووریەوە گەلێکی بێتەوە بین ئێمە بەو شێوەی کە شەرع فەرمێ، شەریعەتی ئیسلامە فەرمێ، بین بەشێ لەو پارەی کە ڕۆژانی تر سەرفمانە کرد بۆ خواردن و خۆتێرکردن و ئەمانە بین پاشەکەوتیکە و دوایی لە پرۆژەی ترا بەکاری بێنین. هەر کەس لەجێی خۆیەوە ئەمە بکە نەتیجەکەی زانین چەنێ گەورەیە. ئێمە توانین لەو ڕۆژانە کە حەساری اقتصادیمان لەسرە، خۆ هەمیشە لە خۆشیان نابین، قەیرانی دارایی لە وڵاتە هەبێ، بیری لێ بکەینەوە ڕەمەزان مەدرسەیەکە بۆ خۆڕاگری، مەدرسەیەکە بۆی سیاسیەکانمان تەنازول نەکەن بۆ وانەی کە ناحەزی ئەم میلەتەن، بڵێنێ مەدرسەی ڕەمەزانمان هەیە. ئەوە گەورەترین دەرسەکە ئێمە توانین لە ڕەمەزانی وەرگری. من کاتی بەرنامەکەم تەواو بوو، جەنابەت ئەگەر لە کۆتاییدا شتێکت وەڵڵاهی هیوادارم ئێمە بتوانین پێ بە پێی ئەو فەرموودە و ئامۆژگاری و نیزام و سیستەمەی کە ئیسلام دایناوە، چونکە نوقتەیەکی زۆر گرنگەیە ئەمڕۆ لە کتێبێکا خوێنمەوە، ئەڵێ ئەم ئیسلامە دینێکە، دینێکی زۆر واقعیە. مەسەن لە پێش ئیسلامە یا لە ناو دینەکانی ترا ڕەنگە ڕۆژوو هەبێ، بەڵام ڕۆژوەکانی ئەوان کەمەرشکێنن. لە دینەکانی ترا تەرکی دنیا هەیە، بەڵام لە ئیسلامە تەرکی دنیا بۆ ئەوە نییە تۆ واز لە دنیا بێنی. ئەڵێ ماوەیەک ماوەی ڕۆژوەکە تا ئێوارەیە، دوای ئێوارە تۆ بێ ژیانی عادی وەرگریتەوە. کەواتە ئێمە ئەم ڕۆژووی کە هەمانە خۆ ئامادەکردنە بۆ ئەوی سەر لە نوێ تەرحێکی تازە لە ژیان و لە جیهانە دروست بکەین، ئینسانێکی تازە دروستکەین، نەک ئینسانێک گواز لەم دنیاە بێنێ تەرکی هەموو شتێ بکە ببێ بە ئینسانێکی میسالی بچێ لە ئەشکەوتێکا بژی یا خۆی بەسێتەوە بە عەمودێکەوە لە بیابانێک. زۆر سپاس کاگی دکتۆر، خۆشحاڵ بووین بە هاتنت، سپاس بۆ تەزیێڕینەکانت. سەربەڕێز کاک دکتۆر سەباح بەرزنجی مامۆستای زانکۆ، زۆر سپاس بۆ تەشریفێنانتان. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، هاتینە ئەڵقەی کۆتایی ئەڵقەی یەکەمی بەرنامەکەتان، بەرنامەی دین و دنیا. تا ئەڵقەیەکی تر پێتان شادەبینەوە، بەخواتان ئەسپێری.